2022 ساڵێکی ئاسان نەبوو بۆ تەواوی جیهان هەر لە ڕۆژاوا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بە هەمان شێوە. لە ڕۆژئاوا شەڕی رووسیا و ئۆکراین کە ئەو شەڕە چاوەڕوان کراوە بوو لە کاتێکا کە چەند جارێک رووسیا ئاماژەی بەهێرشکردنی سەر ئۆکراین کردبوو. ئەو شەڕە ڕوویدا، ئەو فراوانخوازی کە رووسیا دەیویست ئەنجامیدا تا ئێستاش بوونی ماو کاریگەری ئەو شەڕە لەسەر تەواوی جیهان بەدیکرا. هەروەها هەڵبژاردن لە فەڕەنسا ئەنجامدرا لە ساڵی 2022دا و بە بەرایکردنی ئەنجامێکی کەم سەرۆککۆماری ئەو کات کە ئێستاش سەرۆککۆماری فەڕەنسا ئیمانوێل ماکرۆن بە سەرۆکی وڵاتە هەڵبژێردرایەوە. سەردانیکردنی سەرۆکی چین بۆ ئێران لە کۆبوونەوەی لەگەڵ هەریەک لە سەرکردەی ئێران و تورکیا. بە هەمان شێوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆمەڵێک کاریگەری لەگەڵ ئەوەی لە ڕۆژهەڵاتی یاخود لە وڵاتانی ڕۆژئاوا کۆمەڵێک پرسی دیکە و گۆڕانکاری سیاسی هەبوو. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بە هەمان شێوە خۆپیشاندانەکانی ئێران بۆ هێگیان لە دەستدانی ژینە ئەمینی دیارترینیان بوو کە بە ئێستایشەوە کاریگەریەکانی و ئەو خۆپیشاندانانە بوونیان ماوە. لە عێراق هەڵبژاردن ئەنجام درا لە دوا ساتەکانی 2021دا هەڵبژاردن یاخود حکومەت پێکهێنرا و لە 2022 سەرۆک کۆماری عێراق و سوودانی وەکو سەرۆک وەزیرانی عێراق دەست نیشان کران. کۆمەڵێک پرسی دیکە و دووهەمی نیشان هەر لە ناو عێراقدا لە دەستدانی بەهای یاخود کەمبوونەوەی بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار. لەسەر ئەم بابەتانە و کۆی کاریگەریە سیاسیە جیهانیەکان لەسەر تاوی جیهان و لەسەر عێراقیش لەگەڵ بەڕێز مامۆستا یاسین تەها و چاودێرێکی سیاسی گفتوگۆی زیاتر دەکەین. مامۆستا زۆر سپاس ئامادە بوون. زۆر سپاس. 2022 ساڵێکی ئاسان نەبوو بۆ جیهان و بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش. دیارترین ئەو ڕووداوانی کە ڕاستەوخۆ کاریگەریان لەسەر عێراق بوو، لە دوای عێراق وڵاتانی دیکەش هەبوو. زۆر سپاس، زۆر سڵاو بۆ بینەران. ئەلبەت دەربارەی عێراق لە ساڵی 2022 ساڵێکی زۆر زۆر ناخۆش بەڕێکرا لە ڕوویەوەی کە لە ڕووی داراییەوە بوجە نەبوو. عەسەبەی ژیان لە عێراقەوە لە زۆر وەڵامە وڵاتانە لەسەر بوجە بەڕێوە چێ چونکە لە بوجە دیاریەکرێت کە دەوڵەت سیاسەتی ئابووری چۆنە و سیاسەتی پەرەپێدانی چۆنە و ئەوێت چۆن کارتەکان پەرە پێ بدە. بەهۆی ناکۆکی سیاسی، بەهۆی کۆتاییاتنی تەمەنی حکوومەتی کازمی و بەهۆی بربەستی دەستوری نەیتوانی بوجە پێشکەش بکە. بۆیە ئەمەش بە مانای کەمبوونەوەی هەلی کار دێ، بە مانای وەستانی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران دێ، بە واتای وەستانی پرۆژەکان دێ و چوونە ناو پێشینەیەکی نوێوە کە سابقەی نەبوو لە عێراقا. ئەوە ساڵی 2023 بە پێی بودجەی 2021 موچە ئەدرێ و خەرجەکرێ 1 لەسەر 12 هێشتا موازنە لە تاریخی 2005 ئێمە حسابی کەینانی لە دوای ئازادی کە دەستور ئیقرار کراوە یا لە دوای 2023 ئەمە یەکەم جارە لەسەر بودجەی پێرار لەسەر بەرمەبنای بودجەی پێرار لە عێراقا ئیش بکرێت. ئەمە لە ڕۆ ئابوووریەکەی کە زۆر گرنگە. لە ڕۆ سیاسیەکەی چەندین مانگدانوستانی بێ ئەنجام بۆ پێکێنانی حکوومەتی زۆرینە و دەستشکانەوەی لایەنە سیاسیەکان لە کۆتاییەکانی ساڵە هەرچۆنێک بێ ینی مانگێک بەر لە کۆتاییاتنی ساڵ حکوومەتی محەممەد شیع سوودانی ڕووناکی بینی و متمانەی وەرگرت. بەڵام ئەو حکوومەتە تا ئێستا کە قسەی لەکەین پایەکانی تاو نەبوون، ناکامڵە. گەورەترین لەمپەر و تەحەدا لە بەردەمیا لەگەڵ 2022 لەگەڵ خۆی هێناوێتی کە مەسەلەی بودجەیە و لە مناقەشەکانی بودجە لەسەر پشکی هەرێمی کوردستان، لەسەر پشکی پارێزگاکان، لەسەر ڕێژە و ژمارەی دامەزراندن، لەسەر چۆنێتی دابەشکردنی داهات بەسەر کەرتەکانی عێراقا گەورەترین مشتومڕ و گەورەترین ئاڵنگاری یاخود تەحەدا ڕوبەڕووی ئەبێتەوە و زۆرێک پێیان وایە ینی بودجە سەنگی مەحەکە کە ئەمە بەشێکە لە پاژماوەی 2022 کە بە میرات بۆ حکوومەت بەجێ ئەمێنێ بۆ 2023 و ئێستا قەیرانی دۆلاریشی بەسەرهات. لە سەرباری هەموم قەیرانانە لە نیویشیاندا قەیرانی دۆلار کێکێکە لە پرسە گرنگیەکان کە ئێستا تاوی عێراقی تووشی شۆ کردووە، سستێکی لە تاوی بازاری عێراقدا هێناوەتەکایەوە. بەڵام ئەم قەیرانانە چۆن چارەسەر دەکرێت؟ محەممەد شیع سوودانی سەرکەوتووە بێت. قەیرانی دۆلار هەم ڕەهەندێکی ناوخۆیی هەیە و ڕەهەندێکی دەرەکیشی هەیە، ینی شتەکە تەنها پەیوەندی بە ناوخۆی عێراقەوە نییە. ئابووری ناسەکان زۆریان وتووە لەسەر ڕەهەندە ئابوووریەکانی و مەسەلەی هەڵاوسان و مەسەلەی بەهای درا و نرخەوە شتێکە ینی بابەتی پسپۆڕی ئابووریە. بەڵام لە ڕووی لێکەوتەی سیاسیەوە ئیمتیحانێکی زۆر قورسە بۆ حکوومەت، چونکە ئەم حکوومەتە بزات کە لەسەر کارە دروشمی ئەوە بۆ کە بەهای درا و دابەزێنێ بەهای دۆلار. محەممەد شیع سوودانی کە لە سەرۆک وەزیرانە لە سەردەمی کازمی خۆی چەند توییتی کردووە وەکو پەرلەمانتار کە وتوێتی دۆلار بکەنەوە بە 120,000 ئەگینا شۆڕشی برسی بەردەرگاتان ئەکرێ
چارەسەر تەنها ئەوەیە دۆلار بکرێتەوە بە 120,000 چەند جار ئەمەی وتووە ئەو بنکە سیاسیەشی کە سەپۆرتی یا داعمی محەممەد شیع سوودانیەکەن کە چوارچێوەی هاوانگی شیعەیە هەڵمەتی هەڵبژاردنیان ئەوە بوو کە دۆلار هەرزانەکەن و گەڕنەوە بۆ نرخە کۆنەکەی و کاتێکیش سوودانی دەست بەکار بوو مالکی تەرحی کرد کە هەلانی کەم لانی کەم ئەبێ دۆلار بێت ینی دۆلارێک بێ بە 137 دینار و نیو کە کاتە 100 دلار بەرامبەر 135,500 دینار و زۆر پێداگر بوون کە ئەوواکەن مژدایان بە خەڵکداوە بەڵام ئێستا دۆلار نەک لە 146 دیناران نەماوەتەوە ئەوە ئەچێ بە 160 نزیکی 160 و لە بینی 55 و 60 یاریەکە کە ئەمە امتحانێکی قورسە بۆ چوارچێوەی ئاوانگی و گفتیان بە بنکە جەماوەریەکانیاندا و کاتی خۆی و بەرهێنانیان زۆر لەسەر ئەو دروشمە کردووە و خەڵکیان زۆر خۆشببین کردووە. باشە پرسە سیاسیەکان نیە کاریگەری لەسەر ئابووری عێراقیش دروستکرد و لەسەر دۆلاریش بێگومان ئەو ڕۆکارە ئاشکرایی کە ئێستا ڕاگەێنراوە و ناوترێ بەڕوونی زۆراوە لابەلا ڕاگەێنراوە حاڵەتێک هەیە عێراق هەتا ئەم دەقەیە کە نەوتەکەی ئەفرۆشێت دۆلار بە دۆلاری ئەچێتە بانقی فیدراڵی ئەمریکی لێوە ئەگەڕێتەوە ئەمە لە بەرەوەی عێراق وڵاتێکی خاوەن سەروەری نەبووە فترەیەک دوو ئەو وڵاتانی کە لە جەنگی کۆیتا لەگەڵ عێراق بە شەڕ هاتوون لە شەڕی ئێرانە کۆمەڵێکی خەڵک زۆر سکاڵیان لەسەر پارەی عێراق هەیە داوایەکەن ئەمە پێویستی بە حیمایەکەیە پارێزبندیەکەی بۆی بیپارێزێ لە سکاڵای زەرمەندان یا ئەوانەی سکاڵایان هەیە ئەمریکا ئێستا مەرجی داناوە بە بانقی فیدراڵی مەرجەکە ئەوەیە کە بانقەکان ببن بە دیجیتاڵی و شێوازی دۆلار ئەو بزانێت چی لێ بەسەردێ و چوار لەو بانقانەی کە دۆلار حواڵەی ئێرانەکەن بە چڕوپڕی سزادا و دووری خستونەتەوە لە پێدانی دۆلار ئەمە وای کردو بڕی خستنە ڕوو کەم بێ و ئەمە بەرمەبناکەی کێشەیەکی سیاسیە کە پەیوەندی بە توونکردنەوەی خۆ لە سەردەمی کازمیشە ئەم دۆلارە هەرچووە بۆ ئێران خۆ هەر بەم جۆرە هەروە بۆ ینی مەسەلەی ئاودیوکردنی دۆلار جگە لە ئێران بۆ ئوردنە چێ بۆ تورکیا چێ شتێکی ڕوونە بەڵام ئێستا لە ئەنجامی دانوستانەکانی نەوەوی و لە ئەنجامی تێکچوونی پەیوەندیەکانی ئێران و ئەمریکا زۆر زیاتر گوشارێکی کردووە لە عێراق بەڵام لێکەوتە سیاسیەکانی لە عێراقا ئەگەر دۆلار بەم جۆرەی ئێستا بەردەوام بێ حکوومەتی سوودانی ڕوبەڕووی ئەگەری خۆپشاندانێکی گەورە بێتەوە. باشە مامۆسایەسین چین لەکوێ ئەم هاوکێشە سیاسی ئەم قەیرانی دۆلارەیە کە لە عێراقا هەیە لە سەردەمی عادل عەبدولمەهدیە بینیمان کە کۆمەڵێک گرێبەستی تایبەت لەگەڵ چیناوە ئاژۆ کرا و ئێستا دەنگۆی ئەو هەیە کە محەممەد شیع سوودانی ئەم گرێبەستانی خسبێتە بواری جێبەجێکردنەوەیەک بێت لەوە کارەکان کە ئەمریکا بە دیوێکی دیکە بوێت سزا بخاتە سەر عێراق. دەربارەی عێراق بە تایبەت هێز و کاریگەری ئەمریکا زیاتر لە دوو شتا دەرەکەوێت یەکێک لە ئابووری دارایی بوونەک ئابووری ینی بە تایبەتی ترکە لە ئابووریش کاریگەرترە چونکە تۆ ناکرێ پارەکەت لا یەکێک بێ بچیت جەمسەرێک هەڵبژێری کە دژی ئەو کەسەیە کە خەزنەداری تۆی هەر کاتێ عێراق توانی نەوتەکە بفرۆشێ و خۆی پارەکە وەرگێ ئەتوانێت سیاسەتێکی سەربەخۆشی دەربارەی ئەمریکا هەبێ بەڵام ئەم حکوومەتێک کە ئێستا لە سەرکارە دۆستایەتی و پەیوەندێکی زۆر بەهێز و پتەوی لەگەڵ ئێرانە هەیە بنکە سیاسیەکەی بەردەوام هانی ئەدەن تەشجیعەکەن بەرەو چین بڕوا بەرەو رووسیا بڕوا و دوور بکرێتەوە جەمسەری ئەمریکی ئێستا ئێمە لێکەوتەیەوە بینین لە بازاڕە نەخێر چونکە عەسەبەی ژیان لە عێراق پەیوەندی بە ئابووریەوە هەیە پەیوەندی بە دوورشم و سیاسەتەوە نییە خەڵکی عێراق ناتوان وەکو خەڵکی یەمەن و لوبنان و ئێران بەرگە بگرن چونکە عێراق وەکو ئێرانیش نییە ئێران ئەوەی کە پێوتێ خودکەفایی یعنی خۆبژێوی کشوکاڵی و خۆراک و ئەو شتانە هەیە لە عێراق سەوزە و میوە و ماس و پەنیر و ئانەشە لە گۆشت و ئانەشە لە دەرەوە دێن کە نرخەکەیان گران بوو لێکەوتە و بارگرانی لەسەر هاوڵاتیە بێ کە لێکەوتە و بارگرانی هەبوو خۆپشاندان ڕوەدا کە خۆپشاندان ڕوویدا ئەم حکوومەتی کە لەسەر کارە ڕەنگە لە سا 15-20 دامی خەڵکی لەگەڵ بێت چونکە ئەساساً لە سا 30 و 20 وانە چوون بۆ انتخابات سەدرەکان کشاونەتەوە خەڵکێکی زۆر بایکۆتیان کردو خەڵکێکی زۆر سارد بوونەتەوە لە حکوومەت بنکە جەماوەریەکەی زۆر لاوازە دوێنێ لە بەغا خەڵک چوونەتە بەردەم بانقی ناوەندی خۆپشاندانیان کردووە ئەگەر سبەی خۆپشاندانێکی گەورەداکەوێ لە نزیکترین ئەگەرە سەدرەکان دێنەوە سەرکایە خۆپشاندانەکە فراوانترەوێ ئیسtisماری تیاکەن و بەرهێنانی تیاکەن و ئەمە دەرفەتێکی ئەوە زۆر لە بۆچوونەکان پیان وایە ساڵی 2023 ساڵی گەڕانەوەی سەدرە بێ بە کاریگەریەکی زۆرەوە چونکە ئێستا لە قۆناغی کارکەناری ئاژی ئەمانش هەمووی بریتە لە لێکەوتەی ئەو جەمسەرگیریە جیهانیانی کە هەیە لەسەر عێراق وەکو ساحەیەک بۆ ململانەی ئەمریکا و ئێران بۆ مەسلەی چین و رووسیا بۆ لەگەڵ بەرەی ڕۆژاوە ئێستا دۆلاری عێراق و گیرفانی هاوڵاتیانی خەڵکی عێراق
خەریکە باجی ئەو ململانە نێودەوڵەتیان من پرسیارەکانم بە تەسەسول ناکەم کە دام نابوو هەوڵێم لە قسەکانی جەنابتەوە ڕاستەخۆ بۆی لە یادم نەچێ هەنێک پرسیاری دیکە ئاڕاستی جەناب بکەم مامۆسایەسین سەرۆکی بانکی ناوەندی عێراق سەر بە کوتلەی سەدرریەکانە ئەمە چ کاریگەریەک لەسەر هەم پێگەی سەدرریەکانەکە هەم لەسەر پێگەی چوارچێوە هەمانگی شیعەکان و ئەم حکوومەتی ئێستاکە فترەیەک لە فترەکان سەدرریەکان ویسیان هەموو جۆمگەکانی دەوڵەت کۆنتترۆلکەن بە هیوای ئەوەی کە حکوومەتی زۆری نەش پێک بێن بە تەواوی قۆناغێکی سەدرری لە عێراقا بەرپاکە یەکێک لەو جۆمگانە کە گرتیان بانکی ناوەندی بوو کە بەڵە ڕاستەوە خۆ سەدرری نییە بەڵام لەلایەن ئەوانەوە سەپۆرتەکرێت لەگەڵ ئەمینداری گشتی ئەنجومەنی وەزیران کە تقریبان بڵێم وەکو وەزارەتی هەموو وەزارەتەکان وایە ئەم دوو جمگیان گرتە دەست و هەوڵی شابوون نەوت کۆنتترۆلکەن بەر لەوەی کە بکشێنەوە لە پرۆسی سیاسی بەڵام ئەوەی کە ئێستا هاتووە چوارچێوەی هاوانگی شیعە یانەیە ئیسفادە لەم دۆخە بکەن بڵێن خەتای سەرۆکی بانکی ناوەندیە کە دۆلار وای لێ هاتووە با دووری خەینەوە کەسێکی تردا بنێ بەڵام کێشەکە لە سەرچاوە لێڵ بووە عێلاقەی بەوەیە کە ئەمریکا بڕی خستنە ڕووی دۆلاری لە عێراق کەم کردوێتەوە هەمومان ئابووریمان ئەگەوەشمان ئابووری نازنی لە ئامادەیە خوێندومان ئەزانین بڕی خستنە ڕوو خواست و ئەمانە ینی پەیوەندیەکی پێچەوانە و ڕاستەوانە و کاریگەریان لەگەڵ بەرزبوونەوە و نزمبوونەوەی نرخە هەیە کە بڕی دۆلاری خراوە ڕوو کەمە خواست لەسەری زۆرە لەسەر و ئەمەشەوە دۆخێکی زۆر بێمتمانەی دروست بووە هەرکەس دیناری هەیە پەلامارەدا کا بە دۆلار چونکە زۆر لێدوانی سیاسی هەیە بە وتوانە دۆلار چێتە 200,000 خەڵک هەوڵەدا خۆی لە دینار ڕزار کا دۆلار هەڵکرێت ئەمانە پێکڕا جێوێک کەشێکیان دروست کردووە ئێستا شیعەکانیانەوێ بیکەنە کۆڵی سەدرریەکانیانەوێ ئەمە کەڵک لەمە وەرگن بە دڵنیایی ئەگەر دۆلار بچێتە 60 و بەردەوام بێ بەمانای بەرزبوونەوەی نرخی شمەک و کاڵادێ بەمانای کەمبوونەوەی بەهای ئەو معاشە دێکە خەڵک وەرێگرێت لە نەتیجا خۆپشاندان و ناڕزایی لێکەوێتەوە هەموو خۆپشاندان و ناڕزایەکیش دەرچەیەکی گەورەیە بۆ گەڕانەوەی سەدرریەکان بەهێز و پێگەیەکی گەورەوە ئەو کاتە نەکس ناڕازیە سەدرریەکان خەڵکی شەقام خەڵکی برسی خەڵکی هەژار خەڵکی داهات مامناوەن کە هەمووی ئێساگە لە ساعت $10 بەرز بێتەوە بەمانەی لە کەمبوونەوەی لە ساعت دەی هێزی شتکڕینی ئەوە کەمبوونەوەی لە ساعت دەی باری دارایی ئەوانە دێنە سەر شەقام بۆیە سوودانی زۆر هەوڵەداوە زۆر مەحاولەکەن ئەڵەن کێشەکە تەکنیکی کێشەی دۆلار زۆر بڕیاریاندا و زۆر کۆبوونەوەیان کردووە بەڵام مادام لە سەر چاوەکەەوە ئەمریکا ئاسانکاری ناکات دۆلاری زۆر ناخاتە ڕوو هەموو هەوڵەکانی عێراق تا ئێستا کاتی بوون وەکو بەنج وایە لە پڕا دۆلارەکە بەرز بووەوە بۆ ئەمە لێکەوتەی سیاسی هەیە شیعەکان لە ئەحرازیەکی گەورە ئاژین لەگەڵ جەماوەر و قاعیدەی خۆیان لە ترسێکی گەورە و دڵەخورتیەکی گەورە ئاژین لە بەرامبەر سەدرریەکان و ئەگەری گەڕانەوەیان هەروەها ئەمە کاریگەریشی هەیە لەسەرەوەی کە ئێران و ئەوانەش قەیرانی دۆلار لەوێ زۆر خراپتر بووە ئێمە زانین بۆ یەکەم جار لە مێژووی ئێرانە $100 بووە بە دۆلارێک بووە بە 44,000 تمەن ئەمە وا 4,400,000 بۆ $100 ئەمە واکە زیاتر خواستی ئێرانی لەسەر دۆلاری عێراقی زیاتر بێت ئەمە شواکە کە دۆخێکی نامستەقڕی اقتصادی و سیاسی لە عێراق دروست بێت کە ئەمە تەحەدایەکی زۆر گەورەیە بۆ حکوومەتی شیعە. باش دەنێو ئەم بابەتانەوە ئەچمە سەر پرسی ئەو هێرشانی کە تورکیا و ئێران لە 2022 دەیان کردە سەر خاکی عێراقی وەک دەوڵەتێک و هەرێمی کوردستانی ژۆک هەرێمێک لەناو عێراقی فیدراڵدا ئێستا دەزانین هێرشەکان کەم تا زۆرێک کەم بۆ تۆ بوو ناو هەرێمی کوردستان پلانەکان ڕوونین لەلایەن تورکیا و ئێرانەوە چی دەبن محەممەد شیع سوودانی یاخود هەر لە نێو کابینەکەی سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری هەر ئەمڕۆ فەرمانی دەستگیرکردنی بۆ دۆناڵد ترامپ دەرکردووە بە حکمی ئەوەی کە ئەمڕۆ یادی بەڵێ ساڵیادی کوشتنەکەی قاسم سولەیمانی بوو ئێستا حکوومەتی عێراقی چۆن دەتوانێت ئەم بابەتانە کۆبکاتۆ لە کاتێکا کە هێشتا وەزع سیاسی و ئابوووریەتی گونجاونیە سیمای سیاسەتی عێراق دەربارەی ئێران و ئەمریکا لە دروست بوونایە یعنی هێشتا نەمەیوە لەبەر حکوومەت تەمەنی 2 مانگ شتێک لەم 2 مانگ شتا زۆر تا ئەم دقیقە قساکەین بە پێی و ئاماژانەی کە هەیە بە پێی ئەو زانیاریانەی کە هاتوۆتە دەرەوە سوودانی مقاومەکە بەرگریەکە لەوەی کە بە ئاراستەی جەمسەری ئێرانە بڕوا بە تەواوی بە دەلیلی ئەوەی 8 کۆبوونەوەی دوور و درێژی لەگەڵ سەفیری ئەمریکیا کردووە بەیاننامەی توندژی ئەمریکا دەرناکە
و ڕێگری کردووە لەوەی کە مزاهرێکی ملیۆنی قرار بوو لە بەغا ساز بکرێت بۆ ساڵیادی سولەیمانی و مهندس نەیهێشتووە بچووکی کردوێتەوە بۆ گردبوونەوەیکی بچووکی گروپە چەکدارەکانی شیعە لە لای مەتار هەوڵەدە باڵانس ڕاکرێ. بەڵام لە دەری سوودانی هێزی کارتێکەرێکی گەورە هەیە ئەوێ سوودانی بە ئاراستەی ئێران نابڕوە لەناو شیعەکان دوو بۆچوونەیە بۆچوونێکیان پێیان وایە کە ئیتر ئەمە دەرفەتە نابێت لە کیس بچێ پێویستە عێراق بە تەواوی بچێتە جەمسەری ئێران و دژاتی خۆی بۆ ئەمریکا ڕاگەیەنێ. جەمسەرێکی تر پێی وایە نەخێر بە احترامی سوودانی بگرین ئەحراجی نەکەین لە بەدە ئەمریکیەکان سوودانی کەڤەرێکی سیاسی بۆ ئێمە دەستەبەر بکە ئێمە لەو کەڤەرە سیاسیە ئیشی خۆمان بکەین بەڵام با ئەو خاڵی نێوەنگیر و ناوەڕاست بێ. لەم مەعمەعەیە تای تەرازوو بەلای کێزاڵە بێ زووە چونکەەوە دوو مانگە ئەو شتە هەیە بەڵام ناجۆری و فرە ئاوازیەک لە بنکە سیاسیەکەی سوودانیا هەیە ڕوتی حکمە بە جۆرێکن جەماعەتی حزب الله بە جۆرێکن جەماعەتی عەسایب بە جۆرێکی ترن حتا ئەم ناکۆکیانە هاتوو ڕێنی داوتۆ لە ڕووماڵە میدیایەکانی ئەوە لە ئەخیر شتا لە دوێنێ و پێرێ هەندێ باڵی شیعی سوپا ئەلکترۆنیەکانی خۆیانیان هەڵناوە دژی سوودانی بۆ هەڵوێستی تون نییە بەرامبەر ئەمریکا. ئەمڕۆ لێدوانێکی داوە کاڵێ ئەوەی کراوەتە سەر قاسم سلێمانی ئەوانە پێشێلکاری و دەژدنی سەروەری بۆ کە کازمی ئەمەی نەئەوت ئەمەش پێشاتێکی تازەی بەڵام هێشتا زمانێکی نەرمە لە چاو ئەوەی کە شیعەکان شیعەتۆن ڕەوەکان داواکەن لە سوودانی کاردانەوەی ئەمریکا چۆنە بێ لەگەڵ ئەمە تەفەهومی چۆنە بێ ئەوانە لە ڕۆژانی داهاتوە دەرەکەوێت بۆیە بەڵام ئەتوانی بەگشتی بڵێ سوودانی لە ململانێکی گەورە دەربارەی ئەو پرسیارەت کە پەیوەندی بە کوردستانەوە هەیە مەترسی تورکی ڕوونە هەر ناو بەناو لە لەشکرکێشیە خۆی بێتە بەڵام مەترسی ئێرانی تا ڕادەیەک ڕەویوەتەوە لەبەر یەک هۆکار بڕیار بوو ئێران هێرشێکی زەمینی بکا بۆ هەرێمی کوردستان و AP ئاژانسی AP زیاتر لە 20 سەرچاو بڵاوی کردەوە کە قاسم سلێمانی هەڕەشەی کردووە لەشکرکێشیەکان بۆ کوردستان بەپەلە سوودانی چوە ئێران کە بڕیار نەبوو بچێت چونکە عادە دوایە هەموو سەرۆکوەزیران دوای 100 ڕۆژە دەست بەکاربوونی خەریکی ناوخۆوە بێ دوای 100 ڕۆژ دەسەکا بە سەردانی دێرەکی چۆتە ئێران احتراما بۆ حکوومەتی شیعی احتراما بە چوارچەوەی هاوەهەنگی ئێرانیەکان قایل بوون کە ئەو هێرشە نەکەن بە پێی ئەو تەسریباتانەی کە ئێستا بەردەسە لە سەرچاوەکانی ناو شیعەوە قایل بوون ئەو لەشکرکێشیە نەکەن بۆ سەر هەرێمی کوردستان لە مقابلە محەممەد شیع سوودانی بە تەنسیق لەگەڵ هەرێمە گفتی یاوە بە ئێرانیەکان کە سوپای عێراق پاسەوانی سنوور هێزە فیدراڵیەکان لە سنوور زۆر کات ئیتر ئەو هێزانە کوردیش بن مهم نییە مهم ئەوەیە هێزی فیدراڵین ینی گروپی چەکداری نین ئەوە نین کە ئێران مەترسی لیان هەیە ئەمە چەند بڕەکە ئەم گفتەی کە ئێرانیەکان داویانەوە ئێستا معلوماتێکی تریش هەیە کە تەنانە سوودانی پەنا ئەگرێ بە عەلی خامنەی ینی پشت ئەبەستێ بە عەلی خامنەی بۆ کەمکردنەوەی گوشاری هێزە شیعەکان لەسەری لە هەندێک دۆسیەی ترە بەڵام ئێرانەکان احترامی ئەویان گرتووە کە ئەم حکوومەتە هاوپەیمانەکانیانە و ئەگەر لە مانگی یەکەمی تەمەنی حکوومەتەکە لەشکرکێشی بکەن بۆ سەر هەرێمی کوردستان احراجێکی گەورە بێ بۆ سوودانی احراجێکی گەورە بێ بۆ سەروەری عێراق و حکوومەتەکە کەوێتە دۆخێکی شڵۆقەوە بۆ احترامی ئەویان گرتووە بڕیاریانداوە ئەو لەشکرکێشیە نەکەن و چاوەڕێی هەنگاوی سوودانیە باشە ئەم لەشکرکێشیەکە ناکرێ ئەمە سوودێکی هەیە دوجار شەڕ ئەزانین هەموو بنەمایەکی مرۆڤایەتی و کۆمەڵایەتی و تۆپۆگرافی و تەواوی تێگەیە سیاسی بەڵام چوونی سوپای ئەو سوپای عێراقە کە ئاراستەیەکە زیادکردنیان لە سنوورەکانە کاریگەری چیە ببوارین ئەو سوپایە زۆرە بیسین لە میدیاکان باسەکرێکەوە سوپای عێراق دێتەوە سنوورەکانەوەمانە ئەنی بەو جۆرە نییە ئێمە هێزە فیدراڵەکانی عێراق بەشی زۆریان کوردن ینی پاسەوانی سنوور ئێمە فەرماندەیەکانی پاسەوانی سنوور بڵێ لە هەولێر و سلێمانین فیدراڵین و سەر بەبەخان بەڵام ناوکو و پێکات کرۆکیان تانوپۆکان لەو پێشمەرگانە پێکاتن کە کاتی خۆی چونتە ناو پاسەوانی سنوورەوە لە ناو سوپای عێراقیش هەر بڕیارە مەسەن فیرقەی کوردی دروست بکرێ بەڵام ئەو هێزانە ئەبێ مۆرکێکی فیدراڵیان هەبێەوە فەرمان لە بەخا وەرگرن بەڵام پێکاتەکانیشیان کوردی بە سوودانی بەر لەوەی کە بچێتە ئێران و ئەم گفتە بدات بە چڕوپڕی یەک دوو کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکاتی هەرێم و نوێنەرانی هەرێم لە بەخا و هەموو حیزبەکان و پارتی وەکێتی بە تایبەت بینیوە پێشتر ئامادەکاری بۆ کردو چونکە بەڕوونی بەغاش لەوە تێئەگا کە ئەسڵەن خۆی عێراق ئێستا ئەمەنە هێزی نییە بتوانێت ئەو شوێنانەی کە مەترسی داعشیان لەسەر پڕیکاتەوە لە ئەمبار لە ڕۆژ ئاوای عێراق لە سەگڵاویە لە پشتێنەی بەغا لە مەسجد سامەڕا و لە حەمرین و لەمانە خۆی بەڕوونی ئەنی ئەوان توانێت ئەوانی ئەو بۆشایانە پڕکەنەوە لەبەرەوە ناتوانێت هێزیشیان لێ زیاد نەبینێن بۆ کوردستان حالەکە چییە؟ حالەکە ئەوەیە کە
ڕەگەزی کورد بەڵام سیفەتێکی فیدراڵیان هەبێ بۆ ئەوەی کە ئێرانیەکان دڵنیا بن و بۆ ئەوەی عێراقیش گفتەکەی باتە سەر ڕەنگە ئەو ڕەگەزە کوردیانە لە خاڵە سنووریەکانە زۆر بکرێن. باشە. سەردەمی عادل عەبدولمەهدی بیرما ئەو کاتەش هەر تەنگەشێکی سیاسی ڕووی لە عێراق کرد، حکومەت ما بۆ یانە بێت لایەنی ئەمریکی یانە بێت لایەنی ئێرانی زەڵکە هەر لە ناو عێراقا. ئێستا دووبارە ئەم هەژمونە و ئەم کاریگەری لە محەممەد شیع سوودانیشە بەدی دەکرێتەوە، ینی دەشێت دوجار محەممەد شیع سوودانی کە پێشتریش باسە لێەوە کرد هەژمونی سیاسەکەی عێراق بە چه ئاراستەیەکا بێتەوە. سەردەمی عەبدولمەهدی جیاوازیەک هەبوو بەڵێ حکوومەتەکە شیعی بوو، بەڵام ئیدارە ئەمریکیەکەت کۆماری بوو، ترامپ تونڕەوتر بوون و بەزەقی دەستێوەردانیان لە کاروباری عێراق. بەڵام دیموکراتەکان نەک لە عێراق هەر لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە سستی تەداخلەکان و بە تایبەت کە ئێستا زۆر تەقاریری ئەمریکی هەیە باس لەوە کە 2023 بە تەواوی تەرکیزی ئەمریکا لەسەر چین و ڕووسیا بێ و زیاتر لە شەرقی ئەوسەط ئەکشێتەوە. بەڵام ئەمریکیەکان پێشتر ئاماژەم بە یەک هۆکار کرد، دوشتی زۆر گرنگیان لە عێراق بەدەستەوەی مەسەلەی مخابەراتی و پاراستنی کەش و ئاسمانی عێراق لە مەترسی چاودێریکردنی داعش و گروپە چەکدارەکان مەسەلەی دۆلار. ئێستا ئەم دۆلارەی کە بوای لێ هاتووە ئەم ئابوووریە مەسجێکی زۆر ڕوونە، هێزە شیعەکان دەستیان لەسەر دڵیانە کە ئەمە سیاسەتێکی ئەمریکی نوێ بێ یا هەنگاوێکی ئەمریکی بێ بۆ تۆڵەکردنەوە بۆ کارکەرا خستنیان و بۆ ئەوەی بەدەردی حوسیەکان و حیزبڵڵا بچن بکەونە بەرگەمارەوە. عێراق تەحەملی ئەوە ناکە، شیعی عێراق تەحەملی ئەوە ناکەن لەبەر یەک هۆکار. عێراق هۆکارێکی گەورەی بوژانەوەی ئێرانە، وەکو باڵەکۆنی پشتەوە وایە، وەکو حەدیقەی پشتەوە وایە. ئێرانیش خۆی ناوێت عێراق وای لێبێ بچێتە بەرەی گەمارەوە، چونکە ئەگەر عێراق بچێتە سەردەمی گەمارەوە وەکو سەردەمی سەدام یا وەکو یەمەن، ئێرانی زۆر سەرە دەکات. خۆ تالیبان دراوسێ ئێرانە، دۆلار بۆ ئەمریکا بۆ ئێران دابین ناکە، خۆ ڕووسیا دابینی ناکە، خۆ تورکیا دراوسێ ئێرانە دەوڵەتێک خاوەنی خۆیەتی، وڵاتێکە بۆش بێ ینی دەوڵەتی بەهێزی تیانە بێ و ئیشکردن تیا ئاسان بێ عێراق بۆ ئێران. ئەگەر عێراقیش نابوت بێ یاخود بکرێتە بەرباری گەمارەوە سزاوە، ئێران زەرەرێکی زۆرەکە، بۆ ئێرانیش خۆی نایەوێ عێراق بچێتە بەرەی دژی ئەمریکا و بچێتە بەرەی ئێرانەوە. لەم هەڵبژاردەی عێراق ناهێڵنەوە، لە نەتیجە ئێرانیش خۆی زەرەرەکە. لەم هەڵبژاردا ئێران هەوڵەدا زۆرترین قازانج لە عێراقا بەمەرجێ عێراق ئەمریکا نەدۆڕێنێ. وامە بریتە لەو ئیشەی کە کەوتوتە ئەشانی محەممەد سوودانی و ئێستا لە بەرخورد و وەڵامدانەوە و گوشار و ڕەتئەنینە لە دۆخێکە نەمەیوە هێشتا، بەڵام لە ڕۆژانی داهاتوە ڕوونە بێتەوە ئایا بەکلای کام جەمسەرا بەڕوونی خۆی ساغەکە. مامۆستایەسین دێمە سەر پرسی کورد لە جیهاندا بە دیاریکراوی لە فەڕەنسا، ئەو هێرشەی کە بینیمان لە دواساتەکانە کرای سەر ناوەندێکی فەڕەنسی لە فەڕەنسا دواساتەکانی 2022 دواتر ئاڵای کوردستانوان بینی لە شارەوانی فەڕەنسا. ئێستا ناوی کورد لە فەڕەنسا چۆن کاری پێدەکرێت و ئەم هێرشە چ کاریگەریەکی هەبوو لەسەر پێگی کورد بە دیاریکراوی کوردانی باکووریش ئەگەر باسی لێ بکەین؟ طبیعی کە ئەوە ڕوویە، ینی بەڵێ لەژێر ناوی ڕێگەسپەرستی و ڕیسیزما ڕووی داوە، بەڵام فۆکەسی زۆر لایەنە ناوەندە نێودەوڵەتەکانی بەلای ئەوە برد کە ئەمە کورد لە هەموو وڵاتەکانە دووچاری ئەوە بنەوە، بە تایبەت کە ئێستا لە ئێران لە ڕۆژهەڵاتە ئێمە خۆمان نەزانین چۆنە، لە سووریا دۆخێکی زۆر دژوار بەڕێوەیە و بەردەوام مەترسی لەشکرکێشی هەیە و بەردەوام ئەردۆغان هەڕەشاکە و لە عێراقا هەم مەترسی ئێرانی بە تایبەت دروست بووە. بۆیە کاردانەوە سەداکانی زیاتر لە ڕووی جیهانیەوە فۆکەسی بردەوە بۆ لای کێشەی کورد، کەمانە میلەتێکن لە هەموو وڵاتێکە دووچاری ئەم گوشارانە بوونەتەوە و ئەمە شتەکە لەوە دەرچووکە هێرشی کەسێکی ڕێگەسپەرست بێ بۆ سەر کۆمەڵی خەڵکی بیانی چوە قاڵبە نەتەوایەتەکەی کە وامە کێشەیەکی مزمینە، بەڵێ ناخۆشە سێ کەس تیرۆر کراوە ئەمە سیلسیلێکی بەردەوامە، بەڵام هەندێک کاردانەوەکانی پۆزتیڤ بوون لەو ڕۆی سەرنجی دنیای ڕاکێشا کە ئەمە گەلێکەیە لە هەموو شوێنێک بارودۆخی دژوارە. بەڵام ئەو بەندوباوە نێودەوڵەتیانە هەیە ڕێگرن لەوەی کە گۆڕانێکی گەورە ڕووبا لە سیاسەتی دەوڵەتانە بە ئاراستەیەکە بەڵێ شتێکی زۆر سەوری و هەڵگەڕانەوەی گەورە ڕووبا، بەڵام بەگشتی ئێمە توانین بڵێن ئەوە تەنها سەرنجی دنیای ڕاکێشا بەلای پرسی کوردە. باشە، پرسی کورد لە نێویشیاندا
تورکیا ئەوە سوید و فنلەندامان بینی کە دەیانویست ببنە ئەندام لە هاوپەیمانی ناتۆ بەڵام یەکێک لە مەرجەکانی تورکیا دیار ڕادستکردنەوەی ئەو کەسانە بوون کە کەیسی سیاسیان هەیە و ئەندابووینە چالاکوانەکانی باکووری کوردستان و تورکیا لە وڵاتانی دیکە یعنی دووبارە ئەمە سەر هەڵدەداتەوە و پرسی کورد لەکوێی جیهاندا دەبێت لەژێر کاریگەری تورکیا. ئێستا مەترسیەک هەیە لەوەی کە ئێران و تورکیا تەنسیقکەن بەتایبەت لەو دوای کە ئێران هەڕەشەی کرد لە شرکێشی بکە بۆ هەرێمی کوردستان باس لەوە ئەکرا تورکیا زۆر هەوڵەدا لەگەڵ سووریا تەنسیقکە و زۆر بە هەموو شێوەیەک هەوڵەدا لەگەڵ بەشار ئەسەدا کۆ بێتەوە ئەردۆغان و هەمیشە باس لەوە کە ئەوان لە پلانیان هەیە لەگەڵ سووریا ئاسایی بنەوە. باس لەوە ئەکرێت ینی هەندێک دراسات هەن باس لەوەکەن ئەگەری هەیە لە مەودای مامناوەندا تورکیا و سووریا و ئێران تەنسیقکەنەوە بۆ چۆنێتی بەرەنگاربوونەوەی ئەو مەترسیاک ئەوان ناویان ناوە مەترسی ئەو مەترسیە کوردیانەی کە لەسەر وڵاتەکانیان هەیە و ئەمە بەمانای ئەوە دێکە ئێمە ئەگەڕێنەوە بە ساڵی نەوەتەکان ساڵی نەوەتەکان کە هەرێمی کوردستان دروست بوو بلۆکێکی چوار دەوڵەتی پێکات عێراق ئێران تورکیا سووریا بۆ هەوڵی لە قاڵبدانی هەرێمی کوردستان بەڵام یەک لایانی پۆزتیف هەیە لەم بابەتە ئەو هەوڵانە لە نەوەتەکان سەری نەگرت ینی بەو جۆرە ئەیانویست لە ئێستاشە هێشتا گرە لەسەر ئەمریکا هەیە کە ڕۆژئاوا پارێزێت هێشتا گرە لەسەر ئەوە هەیە هەرێمی کوردستان بتوانێت خۆی لە لەشکرکێشی ئێران لا بدات هێشتا شیعەکانی عێراق بارودۆخیان زۆر خراپە بارودۆخی ناوخۆیان لە دۆخێکی ئەوان نین بچنە ناو جەمسەرگیریەکەەوە لەگەڵ ئێرانە دژی کورد بۆیە شتەکان ینی هەم مەترسی هەن هەم چانسیش هەن ئەمانە لە ڕکابەری کێبەرکی ئابن بە چلایەکە ئەکەوێتە سەر بارودۆخ و هەلومەرج و ئەوانەکە ناتوانانی لە ئێستا بەتەواو بەدەقەت باشوام سایەسی ئەگەر پرسیارێکی لێ بکەم سەبارەت بە هەڵبژاردنەکانی تورکیا و بەسی لەو ڕێکەوتنی تورکیا و سووریا و ئێران کرد بەڵام بەس لە ڕێکەوتنێکی کە کرا کۆبوونەوەیەکی نێوان ئەردۆغان و بەشار ئەسەد کرا لەسەر هەمان پرس بەڵام بەشار ئەسەد تا ئێستا نەیویست بچێتەوە کۆبوونەوە ڕێکەوتن لەبەر یەکشت نەیویستوە لەبەرەوەی سووریەکان تێگەیشتون کە ئەردۆغان زۆر پێویستی بۆ کۆبوونەوە هەیە بۆ انتخابات بۆ ئەوان ئەیانەوێ ئەڵێن ئەوەی کە لامی سووری من بینی ومە ئەڵێن ئێمە بەوانی کە سووریەکان ئەڵێن بۆ ئێمە ئەو شتە بە خۆڕایی بین بە ئەردۆغان بۆ وای لێ بکەین سووریا و ئاوارەی سووری لە تورکیا پرسێکی زۆر گەوران و زۆر ئاڵۆسن هەموو خەڵکی تورکیا حەزیان لەوەیە کە بەخرەجێک بدۆزرێتەوە بۆی ڕزگاریان بێ لەو شەپۆ لە ئاوارە سووری لەوێ هەن ئەردۆغانم ئەمەی بەو هەدەفەیە کە سووریەکان بنێرێتەوە بۆ سووریا و بەو هەدەفەیە کە بڵێ منەوە مشکلەیەکم کەم کردەوە لەگەڵ دەوڵەتێکی دراوسێ بەڵام سووریەکان چیان لەمە دەسەکەوێت تا ئێستا لەو حساب و کتابان کۆدەنگیەکی سووری فەرمی هەیە کە نابێ ئەوڵ دیدارە بەبێ بەرامبەر و بە خۆڕایی بێ یەکێک لەو مەترسیانەی کە هەیە کە ئەو دیدارە سەحسابی کورد بێ ینی بۆ نمونە سووریەکان و تورکیەکان ڕێبکەون کە کورد لەو نێوانە بێ بە قوربانی بەڵام ئەمەش هەر ڕێگریەکی هەیە ڕێگریەکە چییە کە کورد لە ڕۆژئاوا ڕەگەزێکی گرنگی شەڕکردن لەگەڵ داعش و سجنی ئەلهۆلیان بە دەستەوەیە وەکە ئێستا هەزاران داعشە پارێزن و پەیوەندێکی تونوتۆڵە لەگەڵ هاوپەیمانیەتی نێودەوڵەتی هەیە و یەک خاڵی ئەخیر ئەو ناوچە کوردیانە پێگەیەکی گرنگن بۆ ئەمریکا کە لە تەواجدی لە سووریا ینی تەنها جێگە پێگەی کە ئەمریکا هەبێ لە سووریا لە ناوچە کوردیەکان مەگەر ئەمریکا بڕیار بان مەسەن تاوا دەستبەرداری ئەوە بێ ئەو جاڕازی بێ مەسەرەن ئەوە ڕووباکە گەلە کۆمەیەک بەسەر کوردیا بێ بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو مەترسیە جددیە مەترسی نزیک بوونەوەی تورکیا و سووریا مەترسیەکی تر هەیە جددیە مەترسی هەماهەنگی ئێران و تورکیا و سووریا تەموح و خەونیشیان لەوە هەیە لە داهاتوە عێراقش بێتە پاڵی ئەوە هینانە بەڵام قورسە دوورە چونکە عێراق خۆی بارودۆخی لەبار نییە. باشە هەر لە سەروبەندی کۆتایی هاتنی 2022 کۆبوونەوەی وەزیرانی بەرگری رووسیا و تورکیا و ئێرانیشمان بینی کورد لەکوێ ئەم کۆبوونەوەی ئەمانە بەدی دەکرێت چی چاوەڕێی کوردەکان لە بەرەنجامی ئەم کۆبوونەوە لەسەر ئاسی لوتکەی ئەنجامەدرێت هەموو مەترسیانەی کە لەو کۆبوونەوەانە هەیە پەیوەندی بە ڕۆژاوای کوردستانەوە هەیە وەکو کیانێک کە هێشتا وەکو عێراق نییە لە عێراق زمانێکی دەستوری هەیە کە تۆڵەی هەرێمی کوردستان لە دەستوردانی پیانراوە بەڵام لە سووریا هێشتا ئەو زمانە بەردەست نەبوو ئەو حکومڕانیە خۆ بەڕێوەبەریەی چووکەی کە هەیە دیفاکتۆیە ینی حکومی ئەمری واقع نە لە دەستوری سووریانە لە ئیتیفاقێکی نێودەوڵەتی گەورە ینی پشڕاز نەکراتەوە بۆیە هەمیشە ئەو مەترسیە هەیە هەمیشە ئەو ئەگەرە هەیە کە بارودۆخەکە بە جۆرێ بشکێتەوە بەڵام
کێشەی ناوچەکە ئەوەنە زۆرن زۆر جار ڕێگرن لەوەی کە ئەو پلانانەی دایانرێ بچنە پێشەوە بۆیە زۆر پلان هەبوون هە لە دژی کورد لە دژی پێکاتەکانی تر لە دژی کەمایەتەکانی تر لەم ناوچەیە بەڵام سەرقاڵی ئەو دەوڵەتانەی مێستا ئێرانە بین خۆی لە دۆخێکان نییە بتوانێت لە دەرەوەی خۆیەوە ئیشکات لە ناوخۆی خۆی دۆخی زۆر خراپە تورکیا دۆخی ئابوووریەکەی زۆر خراپە لە بەردەم انتخاباتە سووریا بەڵێ نزیک بۆ تۆ لە وڵاتانی عەربی و خەریکە دۆخی ئاسایی بێتە بەڵام ئاخرشت ئەمریکیەکان گوتاریان زۆر تونەوە داواکەن لە کەس وڵاتان کەس لەگەڵ سووریا ئاش نەبێتەوە ئەوان هەر بە خوێن ڕێژ و بە دوژمنی ئەزان بۆیە هەموو جارێکە مەترسیەکان وا ئەکەونەوە کە تۆ بڵی تەواو یانی ئەزمموی کوردی لە ڕۆژاوا کۆتایی دێ لە پڕا پێشاتێک دێتە پێشەوە کە ئەو مەترسیە کەمەکاتەوە کەمێک ڕێوێنێتەوە ئێمێستا لەو دوار و دۆخاش باشە ئەما کەم بەدوا پرسیار دێمەوە ناو پرسی عراقەکەمەوە بەدوا پرسیار مامۆستایەسین لەسەر باسی موازنەمان کرد پرۆژەی یاسایی بودجەمان کە کێشتان نەچۆتە نێو پەرلەمان لە ئەنجومەنی وەزیرانە ماوەتەوە ینی ئەمە کاریگەری چی دەبێت بۆ ئەوەی کە زیاتر هەژمونە تاڵەکەی و ئابووری و سیاسەکە لە ناو عراقدا زیاتر قورسکات امتحانێکی قورسە بودجە چونکە هەموو حیزبانی کە ئێستا سەدامی حکوومەتەکەن بە هیوانەوەی کە لە بودجە بەشی ناوچەکانیان دەنگدەرەکانیان کۆمپانیا هەچی لێناوەنی لە بودجە ببینەوە ئەگەر بودجە تێپەڕێنرێ بەدڵیان نەبێ تەقەی تێکێ دووەم دەنگدان لەسەر بودجە کۆدەنیەکی پێویستە بەڵێ بودجە بە 50 زائیدێک ئەتوانرێت تێپەڕێنرێ بەڵام ڕەهەندێکی نیشتیمانیە چونکە ئەمە بودجەی فیدراڵیە تەحەداکی گەورەتر لە ناو بودجە هەیە کە مەسەلەی بەغاو هەرێمە ئەگەر بتوام گەنە ڕێکەوتن لەسەر تێپەڕانی بودجە بە مانای ئەوە دێکەوە بێ کێشەی نەوتی حل کردبێ کێشەی بڕیانی محکەمەی فیدراڵیت حل کردبێ کێشەی ناکۆکی دارایەکانی بەغاو هەرێمت حل کردبێ لە دەری ئەمەشەوە ئەبێ سوودانی داواکاری لایەنە سونەکانی حل کردبێ یەکێک لەوانە گێڕانەوەی ئاوارەکانە بۆ زێری خوان پارەی پێویستە یەکێک لەوانە قەرەبووکردنەوەی بێسەر و شوێن کراوەکانە ئەمە دوو لێکەوتەی هەیە هەم ئەبێ حکوومەتی شیعدان بەوە بنێ کە ئەمانە مەفقودن بەدەستی میلیشیا شیعەکان بێسەر و شوێن کراون ئەمە قورسە هەم ئەبێ پارە تەرخان کە قەرەبووی خێزانەکە کە بە هەزارانن لە شەڕی داعشا بێسەر و شوێن بوون پارەیان بۆ دابینکە هەم ئەبێ پارە دابینکە بۆ ئاوادانکردنەوەی ناوچە سونیەکان بۆ ئێمە ئێستا بودجە تێنەپەڕیوە هێشتا نهاتوە سوودانی هەردوو دڵەوە هەر ئەڵێ هێشتا تەواو نەبوو ئێمە لە مانگی چیان بودجە بێ لە مانگی 10 ساڵی ڕابردوو نێرابێ ئێستا ئێمە لە مانگی یەکان ئەڵێ هێشتا زووە هێشتا ئێمە تاوتوێیەکەین مەسەلەی تاوتوێک ئەو جاشتی تر لە بودجە هەیە بێژگە لە ئاڵگاری سیاسیەکان نرخی دۆلار بە چەند ئەشکێنەوە لە بودجە قورسە مەسەلەیەکی تر هەیە نرخی نەوت بە چەند دانێن ئێستا مەسەلەن لە 70 لەو مابەینە هەندێک ئەڵێن نەخ 60 دانێن هەندێک ئەڵێن نە 80 دانێن کورتێنان دروستە بێت چونکە خەرجی ئێران زۆر بۆ بە پێی دوا تەقدیراتی لیژنەی دارایی بەس بۆ موچەی فەرمانبەران 70 تریلیۆن دینار پێویستە لەگەڵ بودجەی بەگەڕخستنی خەرجی خەستەخانە و حکوومەت 90 تریلیۆنی ئەڕوا بۆ خەرجی بەکاربردن یعنی شتێکی زۆر کەمی بۆ بەرهێنانەمێنێتەوە و ئێمە لە بەردەم کۆمەڵی ئەرقامی ترسناکەین لە عێراق دوێنێ دەستگای ئامار بڵاوی کردو کە عێراق بۆ بە 42 ملیۆنێک و 300,000 مناڵ 310,000 مناڵ لە ساڵی 2022 لەدایک بوون ئەمانە یعنی بۆ 5 ساڵی تر 4 ساڵی تر ملیۆنێک ڕەحلە ملیۆنێک جێگەی بلیۆنێک تە لە بە پۆل مامۆسا کارەبا بژێوی ژیان جادەوبان ڕێگە و لە چەند ساڵێکی ترە ئەمانە هەری کاریانە ساڵی ملیۆن ئەمە لە بەردەم مەترسی تەقینەوەی دانیشتوان خراپی ژێرخان و ئەمە بە حکوومەتێکە کرێت کە لە ڕووی سیاسی و مستەقڕ بێ بیر بکاتەوە پلاندا بێ بەڵام حکوومەتێک کە تا ئێستا لەسەر بودجەی پێرار بە لەسەر 1 بڕوا ناتوانێت بیر لە چارەنووسی ملیۆنێک و 300 مناڵ بکاتەوە کام ساڵەدا چی بەسەردێ ڕەشببینی زۆرە گەشتبینیش هەیە ڕەشببینیەکە ئەمانەی کە باسمان کرد گەشتبینیەکە ئەوەیە کە باسەوە کە عێراق 100 ملیار پارەی یەدەگی هەیە بازنەوە کرێ عێراق نرخی نەو لە 2023 مەسەڵەن هەندێک پێشبینی لە 140 زیادەکە ئەچێتەوە نزیکی $100 و ئەمە لە سانەوە 5 داهاتی عێراق پێێنە عێراق لانی کەم لەم 1-2 ساڵەشە لە مەودای نزیک و ناوەڕاستە پارێکی زۆری لە بەردەسا بێ بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە هەیە ئەمە بەشێکن لەو گەشتبینانەی کە ئێستا بڵاوکرێن مامۆستایەسین زۆر سپاس دەکەین کە لەمڕۆ لە کورسات و بەرنامەکەمان ئامادە بووی دووبارە سپاس بۆ بەڕێز مامۆستایەسین تا وەک چاودێرێکی سیاسی ڕاستەوخۆ لێرە میوانی